من لێرە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز سەفین دزەیی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لێرە لەگەڵمە زۆر بەخێر بێت. بەڕێز سەفین ئێمە لێرە وێنەیەکی مێژووی دەبینین سەرۆک و پێشمەرگە لە پاریسە وەڕێز لە پێشمەرگە و هێمای قوربانیدانی پێشمەرگا دەگیرێت. ئەم پەیوەندی و دۆستایەتی چۆن دروست بووە بۆ ئەوەندە متمانە بە کورد لە ناوەندە نێودەوڵەتیەکان زۆرە؟ زۆر سپاس بێگومان ئەوڕۆ ڕۆژێکی مێژوویە لەوە خەڵکی کوردستان ئەوەی کە ئێمە هەمیشە شانازیمان بە پێشمەرگە کردووە ئەوڕۆ دەبینین لە ئاستی نێودەوڵەتی بە هەمان شێوە پێشمەرگە ڕێزی لێ دەگیرێتن کە جێی دڵخۆشی و شانازی و لێرە سڵاو و ڕێز لە بۆ هەموو پێشمەرگەی کوردستان و ڕۆحی شەهیدەکانمان شاد بیتن. خۆشت ئاماژت پێدا بە چەندین وێزگەی جیاجیا کە لە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان یا شۆڕەکانی کوردستان لەگە کۆمەلگای نێودەوڵەتی و بە تایبەتی فەڕەنسا بە قۆناغی جیاجیا تێپەڕ بووە لە ئاستی جیاجیا بوونە. خۆشبەختانە ئەو هەموو ماندی بوونە و ئەو هەموو خەباتە و ئەوەی کە لە ساڵانی پێشووتر ئەو بەڕێزانەی کە نوێنەرایەتی شۆڕشیان دەکرد لە ئەوروپا ئەو بەڕێزانەی کە چەکیان لە شام بوو خەباتیان دەکرد خۆیان کردە قوربانی بەرهەمەکەی ئەوڕۆ دەبینین و بە ئاسایش و ئازادی لە هەرێمی کوردستان دەژین و پێگەی هەرێمی کوردستان لە ئاستی نێودەوڵەتی ڕاستە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراقی فێدرال بەڵام لە زۆر بواردا پێگەیکی تایبەتی و لە ڕووی ممارەسەکردنی مافەکانی و بە تایبەتی لایەنی دیبلۆماسی و پەیوەندی نێودەوڵەتیەکانی خۆی هەنگاوی زۆری بڕیە و لە پاریسیش بە هەمان شێوە نێونەرایەتێکی زۆر ئەکتیڤمان هەیە و توانیتیان کە ئەو خەبات و ئەو دیرۆکە پڕشانازیەی خەڵکی کوردستان و پێشمەرگە بە تەواوی بگەینن بگاتە ئەو ئاستەی کە شارەوانی پاریس بگاتە و قەنەعەتەکە فعلا پێویستە شوێنێک لە پاریس دیاری بکرێتن کە وەکو ڕێزگرتنێک لە پێشمەرگەوی کە لە کاتی شەڕی داعش توانی خۆی ئیسپات بکە بەرگری لە ئازادی و ئاسایشی نێودەوڵەتی دەکات. باشە دیارە کە وەکو ئاگادارین ئەو بیرۆکەیە لەلایەن جنابتەوە باس کراوە دراوەتە شارەوانی پاریس چۆن توانیتانم قەنەعاتە لای ئەوان دروستکەن چۆن زەحمەتە لە وڵاتێکی ئەوروپی شەقامێک بە ناوی پێشمەرگای سمبولی وڵاتێکی تیکەوە بکرێت چۆن ئەم پرۆسەی دەستی پێکرد کەی وەڵامتان وەرگرتەوە کەم شتە بکرێت؟ لە ڕاستیدا ئەمە وەکو فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە ئەچی سەرشانمانە کە کوردستان بە هەموو لایەنەکانی بە دنیای دەرەوە بناسیێنین و لە ڕێگای نوێنەرایەتیەکان چوار لە نوێنەرایەتیمان لە ئاستی نێودەوڵەتیدا هەیە بەڵام لە هەمان کاتیش ئەو نێردە دیبلۆماسیانەی وڵاتانی جیاجیا کە لە هەرێمی کوردستانم پەیوەندێکی پتەومان هەیە لە سەردانێکمان لە 2023 بۆ فەڕەنسا ئیتریەک لەو دیدارانە لەگە سەرۆکی شارەوانی پاریس بوو کە سۆزێکی تایبەتی لە بۆ کوردستان و خەڵکی کوردستان هەیە و لە کاتی شەڕی داعشیش خۆشی ئاماژەی پێدا لە وتارەکەی کە سەردانی هەرێمی کردیا ئیتر لەوێ باسی ئەومان کرد کە پەیوەندی پتەوی نێوان فەڕەنسا و هەرێمی کوردستان گەیشتە ئاستێکی زۆر باش پێویستە ڕنگدانەوەی لە چەندین بوارە هەبینەک تەنها ئاستی دیبلۆماسی و سیاسی و بەرگری بەڵکو لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی فەرهەنگیەوەش بیتن و ئەو پێشنیارەمان کرد کە پێشمەرگە فعلەن بەرگری لە ئازادی و ئاسایشی نێودەوڵەتی کردیا ئەگەر بکرێ چۆن لە هەرێمی کوردستان و ئەوەشمان لە بینەتی هەولێر و پاریس دەستە خوشکن دوو شاری دەستە خوشکن لە هەولێری پایتەخت بە ناوی میتران چڕایانێک ناوی لێنراوە بە هەمان شێوەگە بکرێ لە پاریسیش وەکو ڕێزێک لە پێشمەرگە ئەو خاتونە یەکسەر بەبێ تەڕەدود ئەو پێشنیارەی ئێمەی قبول کرد وتی لە ئەنجومەنی شارەوانی تەڕح دەکرێ و باز دەکرێ و دەنجی لەسەر دەدرێتن ئیتر دوای ماوەک بە نووسراوی ڕسمی داوایان لێکرد نووسراوی فەرمیان پێشکەش بکەین لە کۆتایی 2023 نووسراوی فەرمیمان پێشکەش کردن لەسەر ئەو داواکاریە دوای ماوە گوڵامیان داوە شوێنێکی گونجاویان بینێت خۆشزانی پاریس شارێکی گەورەی 12 میلیۆنیە هەموو شوێنەکان ناوی خۆیانیان هەیە تا شوێنێکی گونجاویان دیتەوە ماوەی پێویست ئیتر لە پارکی ئۆنجستڕۆن ڕێڕەوەک بە ناوی پێشمەرگە تەرخان کرایە بڕیار وا بوو پێشی چەند مانجێک بێت بەس بەهۆی ئەو شەڕ و پێکدادانەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بوو دواخرا بۆ ئەوڕۆ کە جەنابی سەرۆک بارزانی ئامد لەو کاتەش کە لە سەروبەندی ئەو پێشنیارە بووین من بیرۆکەم پێشکەش بە جەنابی سەرۆک بارزانی کرد وتم شتێکی وامان لەبەردەستە ڕێیتان چییە یەکسەر پێشوازی کرد و وتی ئەگەر هەر کاتێک پەسەند کرا هەر کاتێک ئامادەکاری بۆ کرا بۆ ڕێوڕسمەکە خۆم ئامادە دەبم
چونکە جنابیان ئاماژشتان پێدا خۆیان تا ئێستاش وەکو پێشمەرگەیەکی ئاسایی کوردستان پێناسە دەکا و فعلا ئەوڕۆ لەو ڕێ ڕسمە ئامادەنە و کە جێگای شانازی هەموو لایەکمانە و هیوادارین ناوی پێشمەرگە هەمیشە بە پیرۆزی بمینێتەوە. زۆر باشە بەر لە ئەوەی کە لەگەڵ جەنابەت قسە بکەم یەک دوو میوانی دیکەمان هەبوو کە سیاسەتمەداری بەناوبانگی فەڕەنسا بوون ئاماژەیان بۆ کرد کەمە پەیامێکی زۆر گرنگە لە پاریسەوە بۆ هەموو جیهان تەنانەت بۆ عراقیش کە ئەگەر عراق ناسەقامگیرە گەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئاڵۆزیدا تێدەپەڕێت بەڵام هەرێمی کوردستان هەیە کە پارێزری سەقامگیری و ئاسایشە ئەم پەیامە گرنگە چۆن دەبینین ئاستە بەرزەدا بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستانیش خۆی ئیسپات بووە لە ئەرزی واقع کە کاتی کە داعش نیوەی خاچی عێراقی داگیر کرد و 2 میلیۆن ئاوارە پەنابەر ڕویان لە هەرێمی کوردستان کرد ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان لە ماوەی 6 مانگ لە 180 زیادی کرد و ماوەی 4-5 مانگ ساڵی خوێندن بە تایبەتی لە پارێزگای دهۆک دواخرا چونکە بەشێکی زۆری ئەو خەڵکە ڕویان لە دهۆک کرد و لە قوتابخانەکان نیشتەجێکرابوون لە بیرمە ئەو کاتە لە کابینەکەی پێشووتر کۆبوونەوەکی ئەنجومەنی وەزیرانمان برد لە دهۆک ئەنجامات بۆی بایەخ بە دهۆک و بە پشگیری لە بەڕێز پارێزگاری ئەو کات بدرێبەوەی کە پاڵپشتی بکرێن و ئەو بارگرانیان لەسەر سووک بکرێتەوە کۆمەلگای نێودەوڵەتی پاڵپشتی پێشمەرگە بوون هاوپەیمانان ئەمریکا بریتانیا فەڕەنسا ئیتالیا و وڵاتانی تریش بە حقیقت بەڵام ئەوەی کە بەفعلی لە مەیدانی جەنگ معادلەکەی گۆڕی پێشمەرگە بوو و نزیک 1800 شەهیدمان هەبوو و زیاتر لە 10,000 بریندارمان هەبوو و دەشبینن چەند لەو پێشمەرگە بریندارانە ئەوانەی کە شەڕی داعشیان کرد ئەو ڕۆژ حزوریان هەیە دڵنیام دڵخۆشتێکی یەکجار زۆرترە لە بۆ ئەوان کە لەبەر ئێمە چکە خۆیان بەرهەمی خەباتی خۆیان و قوربانیدانی خۆیان ئەوڕۆ دەبینن ئەو ڕێزگرتنەیەکە لە پاریسە لێرە دەستخۆشیان لێ دەکەم و پیرۆزباییان لێ دەکەم ئەو پاڵپشتەی کە هەبوو دەزاندرە دڕندەیی داعش کە مەترسی لە پایتەختەکانی وڵاتانی ئازاد لە خودی بەلجیکا لە هۆڵەندا لە فەڕەنسا لە بریتانیا لە ئەڵمانیا لە چەند شوێنی تر کردەی تەرۆریستیان ئەنجامدا بۆیە لە خەتی ئەمامی بەرگریکردن یاخود شکاندنی داعش بڕیارێکی نێودەوڵەتی بوو ئەویش لە هەرێمی کوردستان بوو لە ناو عێراق بوو پاڵپشتی پێشمەرگە لەوە سەرچاوی گر کە داعش لێرەوە بشێندرێتن باشتر لەوەی کە پەرتەوازەبی بە گروپی بچوو کردداری تەرۆریستی لە وڵاتان ئەنجام زۆر باش ئاماژەت بە مەترسیەکانی تیرۆر کرد لەو سەردەمە بەڵام ئێستاش مەترسی تیرۆر هەرماوە بنبڕ نەبووە لە کاتێکدا کە وڵاتان گوشاریان لەسەر هەندێک وڵات هەیە بۆ نمونە داوای چەکردنی میلیشیا چەکدارەکان دەکەن هەندێک لە وڵات ناویان لە لیستی تیرۆردایە ئەو گروپە میلیشیایانە بەڵام لە پایتەختی وڵاتێکی گەورەیەک و فەڕەنسا ڕێز لە پێشمەرگە دەگیرێت ئەم متمانەیە چۆن توانراوە لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە بسەلمێنرێت جگەلەوەی کە ئەندامێکی کارایی هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژی داعش بۆ شەڕی لەگەڵیان کردووە زۆر ڕوون ئاشکرایە و خۆشتان باستان کرد خەباتی پێشمەرگە لە 80 ساڵی ڕابردوو لە قۆناغی جیاجای شۆڕژەکانی خەڵکی کوردستان و لە پارچەکانی جیاجیا ڕۆلی بەرچاویان هەبووە پێشمەرگە بە بڕیارێکی حکوومەت یا پەرلەمان یاخود جیهەتێک نەبووە خۆڕسک بووە خەڵکێکی ئاسایی کە بینیتیان هەرەشە لەسەر نەتەوە و خاکەکەیانە بە هەر شێوازێک بیتن ڕویان لە چیا کرد ئیوا هەبووە چەکی خۆی شخصی بردیە و بوتە پێشمەرگە بە مەبەستی ئەوەی کە بەرگری لە کەرامەت و شەرەف و خاک و نیشتیمانەکەی بکاتن و ئەوەش دەستا و دەست بۆ تا ئەوڕۆ و پێشمەرگە لە دەستوری هەمیشەی عێراق چەسپێنراوە وەکو هێزێکی بەرگری کە بەشێکە لە هێزی بەرگری عێراقی فێدراڵ بۆیە ناکرێ بە حقیقەت یعنی گوناحیشە پێشمەرگە بەراورد لەگە میلیشیا بکرێتن پێشمەرگە نە میلیشیایە پێشمەرگە هێزێکە کە خۆڕسکە و لە ناو ئەو ملەتە دروست بووە بە فرمێسکی دایک و بە خوێنی ئەو شەهید و ئەو گەنجانە دروست بووە ئەو ڕۆکەش دەبینین کە ڕێزی لێ دەگیرێتن جێی خۆیەتی و لە 2014 شەڕی داعشی کرد و پێشترش چەندین ڕۆلی تری هەبووە لە ئازادکردنی عێراق لە 2003 زۆر زووتریش کە شەڕی ڕژێمە دیکتاتۆرەکانی یەک لە دوای یەکی عێراقی کردووە و لە کاتی شەڕی داعش هەر خۆشم ئەوەی کە لێرە پشگیری بۆ پێشمەرگە باز دەکرێت پشگیری بۆ پێشمەرگە لە کاتی شەڕی داعشەوە تا ئێستا لە دەستم ماوە هەر دەژمینێتن ئینشاءالله ئیترەوە باوەڕیەکە یعنی لە ناو خەڵک پێشمەرگە جێگەی تایبەتی هەیە
و ئەو دەشببینی پێشمەگە جێگەی تایبەتی نا کۆمەڵگای دەوڵەتیش هەیە و بینیشمان کە فیلمی ئەو بەڕێزە هێنری لیڤی کە لەوێ ئامادە بوو فیلمی پێشمەرگە لە فستیڤالی کان نمایش کرا و من ئەو کاتە چوومە فەڕەنسا لە بیلبۆردەکانی شانزەلیزێ و لە مترۆ ڕێکلامی لەبۆ دەکرا لە پاریس کە لە کان پیشاندراوە لە بیرمە ڕۆژێکیان کە دوای فستیڤالی کان ئەو کاتە سەرۆک ئۆڵان سەرۆک کۆمار بوو داوای کرد کە بچینە پاریس و لە کۆشتی ئێلیزێ سینەمایەکی تایبەت هەبوو خۆی بیستی کەسێکی کەسایەتی بانکێش کرد و من و بەڕێز شێخ جعفەر و چەند بەڕێزی تر لە وەزارەتی پێشمەرگە چوین ئامادە بووین بە نمایشکردنی ئەو فیلمە بە شێوەیەکی تایبەت لە حزوری سەرۆک ئۆڵان ئەو کاتە بایەخدان بە پێشمەرگە دیارە بایەخدان بە ڕۆلیان بەرچاوە و ئەو ڕۆژ بە خۆشحاڵیەوە دەبینین لە پاریس ئەو ڕێزلێنانە جێبەجێ بوو. ئەوەی کە بینیمان ئەمڕۆ دیارە کە بێتە وەرچەرخانێکی دیکەی مێژووی لە ئەو وێستگە مێژوویانەی کە بە پەیوەندی کورد و فەڕەنسا تێپەڕیوە بەڵام فەڕەنسا دەتوانێت چه ڕۆڵێک بگێڕێت لە پاڵپشتیکردنی هەرێمی کوردستان وڵاتێکی کاریگەرە کاتی خۆی لە 91 لە ئەنجومەنی یاسایش ڕۆڵێکی کارای گێڕا ئەتوانێت چۆن کۆدەنگی لەسەر پاڵپشتیکردنی هەرێمی کوردستان بەتایبەتی بەردەوامی هاوکاریەکانی بۆ هێزی پێشمەرگە بگێڕێت ئەو دەسەڵات و توانایی هەیە بێگومان کردویانە و بەردەوامیشن بیکەن ئەوەی کە بەڕێزت ئاماژێت پێدا ڕاستە لە کاتی کۆڕەویەکە لە 91 فەڕەنسا سەرۆکی پێشووتر خوا لێ خۆش بوو میتڕان دوای ئەوەی کە خۆی باسی کردو لە لای جەنابی سەرۆک بارزانی دوای بینینی ئەو وێنە نیکە لە تەلەڤیزیۆنەکان و فرمێسکەکانی خێزانەکەی دانیێلە میتران وای لێ کرد کە هەوڵ بدە بە ڕێگای ئەنجومەنی ئاسایش بڕیارێک دەربچێ و ئەو کاتە خۆی و جۆن مەیجەر کە سەرۆک وەزیرانی بریتانی و نابی ڕۆلیان لەبیر بکرێ بە حەقیقەت دەوری ئەساسیان هەبوو بۆ دەرکردنی بڕیاری 688 لە ئەنجومەنی ئاسایش لە مانجی چاری 91 دوایەوە نوای ئارام و ناوچەی دژەفڕین و هەنگاوەکانیان نابەرە و گەڕانەوەی ژیانێکی ئاسایی بۆ خەڵکی کوردستان یارمەتی مرۆیی و دووبارە بنیادنانەوەی وێرانکاریەکانی کە هەبوو لە ڕووی پشتگیری پێشمەرگە بڵێ ئەوڕۆ فەڕەنسا یەکێکە لە هێزە سەرەکیەکانی هاوپەیمانان چ لە کاتی شەڕی داعش و دوای شەڕی داعشیش لە کارەکانیان لە ئەو پرۆگرامی کە لە ڕفۆرم هەیە لە وەزارەتی پێشمەرگە و هەروها پێگەیاندن و مەشق و ڕاهێنانی هێزەکانی پێشمەرگە ڕۆڵێکی بەرچاویان هەیە و لە ڕووی دیبلۆماسیشەوە بە هەمان شێوە بینیمانە چەندین جار کە سەرۆک کۆمارەکانی فەڕەنسا فرانسوا ئۆڵان ماکرۆن خۆی چەندین جار سەردانی هەرێمی کوردستانیان کردیا و سەرۆکی هەرێم سەرۆکی ئەنجومەنی وەزیران چەندین جار سەردانی پاریسیان کردیەوە بە فەرشی سوور لە ئیلیزێ لە بەرزترین ئاست پێشوازیان باش ئەم بەردەوامی هاوکاریەکان بە تایبەتی بۆ پێشمەرگە لەلایەن وڵاتانەوە وڵاتانی ئەوروپا ئەمریکاوە لە کاتێکدایە کە ئەمریکا هاوپەیمانەتی نێودوڵەتی خەریکە سەربازەکانی لە عراق دەکشێنێتەوە یا لە هەندێک ناوچە چۆڵی کردو لەوێ نەماوە بەڵام ئەیهێنێتە هەولێر و لەگەڵ هێزەکانی پێشمەرگە بەردەوام دەبن ئایامە پەیامێکی گرنگە بۆی کە هێزی پێشمەرگە هێزێکی ئاشتی خوازە و پارێزەری سەقامگیری و ئاسایشە لە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی ئاڵۆز و ناسەقامگیردا ئەمە بۆ کورد چ مەفهومێکی تایبەتی سیاسی و هەروەها ئەمنی هەیە ئەو ڕێکەوتنەی کە نێوان حکوومەتی فێدرالی و هێزەکانی هاوپەیمانە بە سەرکردایەتی ئەمریکا چارچێوەکەی دیارە ئەو هێزانێک کە دەمینێنەوە زیاتر لە چارچێوەی ڕاهێنان و پاڵپشتی دەبیتن ینی ئەوەی کە جاران هەبوو هێزی مەیدانی کە شارکەر بەو شێوە نینە ئەوانەیە کە لە ناچەکانی کوشێندرانەوە دێنە هەرێمی کوردستان بە هەمان شێوە لە ڕووی هاوکاری و پاڵپشتی و ڕاهێنان بەردەوام دەبن و خۆشت ئاماژ پێدا پێشمەرگە ناوەکەی لە خۆیەتی ینی مەرجی خۆی بە پێش دێخیتم بۆ خەبات لە خاک و نیشتیمان و هیچ تموحەتی خۆی نەبووە خۆی کردە قوربانی و ئەوەش زۆر معنادارە بە نسبەت خەڵکانی دەرەوە چونکە هێزەکانی تری وڵاتان هێزی نظامی و بەعزێکیان بۆ ماوەی کورت سەربازەکەیان دەبنە سەرباز یاخود بە شێوەی وەزیفەیە بۆ ئەوە بەڵام بۆ پێشمەرگە نەخێر واجبی خۆیتی بە واجبی خۆی دەزانی موچەی هەبی موچەی نەبیتن ئەرچی خۆی لەو چیاو چۆلانە لەو گەرمای هاوین و لەو سەرمای زستان جێبەجێ دەکە بۆیە جیابازیەک هەیە لە
ئەدای پێشمەرگە یاخود لە ڕوح و هەست و نەریتی پێشمەرگە لەگە خەڵکانی. باشە ڕۆڵی سەرۆک بارزانانی لێرەدا چۆن دەبینی هەم پاڵپشتیکردنی لە پێشمەرگە هەموو سیاسەتە حەکیمانەی کەوای کردووە ترافیکی دیبلۆماسی لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بەو شێوازە بەهێز بێت گرنگی وڵاتانی دەرەوە بە هەرێمی کوردستان کە دێنە ئێرە یەکەم دیداریان لەگەڵ سەرۆک بارزانانی دەبێت. یەکەم سەرۆک بارزانانی هەمیشە خۆی بەدەیان جار وتی کە شانازی بە پێشمەرگەبوونی خۆی دەکەواتە پێشمەرگە بوون شتێکە کە زۆر کەس تەمەنای بۆ دەکاتن ببێتە پێشمەرگە و مەدانیەن کە خۆی سەرپەرشتی شەڕی داعشی دەکرد و ئەو سەرکردە نێودەوڵەتیانە لە کاتی شەڕی داعش بیرتانە کە وەکو ترافیکەکی بەردەوام سەرکردەکان وەزیرەکان خەڵکانی زۆر دەهاتن دەچوونە بەرەی جەنگ و دەیان بینی جەنابی سەرۆک بارزانانی خۆی لە بەرەی جەنگە لە ناو خیوەتە یا ناو کابینێک دەماوە ئەوە وای کرد کە ڕێز و تەقدیرێکی زیاتر لە بۆ ئەو زاتە هەبیتن چونکە دەبینی سەرکردەکانی وڵاتە سەر و کۆمار بیتن ئاساییە قیادەی مەدانی بکە بەڵام لە شوێنێکی گونجا و دوور لە شوێنی مەترسی و خەتی ئەمامی بابڕین بەڵام جەنابیان پێیان باش بوو کە لە خەتی ئەمامی بی وەکو ئازادکردین شنگالیش بە هەمان شێوە لە خەتی ئەمامی بوو و ئەو ترافیکەش بێگومان سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردوو لە ئێستا لە داهاتوو بە هەمان شێوەیە کە کراوە بین بەرەو دنیای دەرەوە و دنیای دەرەوەش بە دەنگمانەوە بێن قەزەی کوردی ئەوڕۆ پێویست بەوە ناکەمێت دووبارە بچین لە نەهامەتیەکانی ڕابردوو دەست پێکەین قەزەی کورد ئێستا گەیشتە ئاستێکی زۆر بەرز بەڵام لەمە دووە دەبی باس لە بنیادنانەوە لە ڕووی ئابووری لە ڕووی پێکەوە ژیان لە ڕووی ئازادی لە ڕووی مافەکانی یەکسانی و ئەوانە گفتوگۆی زیاتر لەسەر زۆر باشە لەگەڵمان بمێنەوە دێمەوەلات دەگەڕێمەوە پاریس لە پارکی ئۆندرێ سترۆن هاوکارم ئاوارە هەورامی لەگەڵم دەبێت هاوارە دیارە ڕێوڕسمەکە کۆتای پێاتەوە بەڵام خەڵک هەر لەوێن ئەوان دڵخۆشن بەوەی کەمڕۆ سەرۆک بارزانیان لەوێ بینی وەکو سەرۆک و پێشمەرگە و تابلۆی پێشمەرگە لەوێ پەردەی لەسەر لادرا چی دەڵێن لەبارەی ئەم ڕۆژە مێژوویەوە؟ گوڵباخ من لە مێژە کاری میدیایی یەکەم لە زۆر شوێن کە لە مەترسیدا بووم لە وڵاتی جیاواز بووم بەڵام ئەمڕۆ هەر لە بەیانیەوە کە هەڵسام لەوانەیە بینی بێتان دەستم ئەلەرزی یەک لەبەر پیرۆزی ناوی پێشمەرگە بوو کە لە وڵاتێکی گەورەی وەکو فەڕەنسا ئەمڕۆ هەستمە کرد وەکو بوومەلەرزەیەک بوو بۆ من وەکو تاکێکی کورد کە لێرە بووم و ئامادە بووم جگە لە بینینی سەرۆکێکی پێشمەرگە یا پێشمەرگەیەکی سەرۆک کە هەموو تەمەنی خۆی بۆ خزمەت بە خاکی پیرۆزی کوردستان تەرخان کردووە بێگومان ئەوەی کە لێرەیە هەمووی خۆشحاڵە هەمووی شادمانە بەوەی کە ڕێگایەک بە نێوی ڕێگای پێشمەرگە لە پاریسی پایتەختی فەڕەنسا کراوەتەوە ڕێگایەک یا تابلۆیەک کە ناوی ڕێگای پێشمەرگەی لەسەر نووسراوە بۆ مێژوو بۆ هەتایە دەمێنێتەوە هەموو ئەوانەی کە لێرە بەشدارن ئاماژەم پێکرد خۆشحاڵن میوانم لەگەڵدایە ئەوان با خۆیان بناسێنن جەنابەت ئەگەر ناوتم پێ بڵێیت و بەچێ بۆنەیەک جگە لەوەی کە بەشداری لە بۆنەکەی پۆستەکەت چییە لێرە بەشداری من ناوم شعلەیە بەرپرسی ناوەندی ئەوروپای یەکێتی ئافرەتانی کوردستانم بەو بۆنەوە بانگێشتکرام لەلایەن نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ئافرەتانی کوردستان بەشداری ئەم بۆنە پیرۆزە بکەین بێگومان ئافرەت ڕۆڵێکی زۆر گرنگ و کاریگەری هەبووە لە مێژووی شۆڕشی کورددا بۆ پاراستنی خاکی کوردستان چه هەستێکت هەیە ئەمڕۆ بە دڵنیایی ئەمڕۆ هەستێکی زۆر خۆشم هەیە چونکە ئەمڕۆ ناوی پێشمەرگە چووە ناو مێژووی نێودەوڵەتیەوانێ بوو بە ناوێکی زۆر شکۆدار لە ناو هەموو جیهانە لە ناو خۆمانە پێشمەرگە شکۆی زۆر بەرز بوو بەڵام هێشتان ئاوان نەگەیشت بۆ ناو وڵاتان وەکو ئەمڕۆ لە ناو ئەمڕۆ لە ناو دڵی پاریسە لە هەرێمی پانزەیە پارکێکیان ناونان ڕێگای پێشمەرگە ئەوە بۆ ئێمە زۆر جێگای خۆشحاڵی بوو بەڕاستی هاتنی جەنابی سەرۆک بارزانیش بۆ کردنەوەی ئەو پارکە ئەوەنەی تر پیرۆزی بە پارکەکە بەخشی زۆر سپاس بۆ جەنابەت ئێوە لەکوێوە هاتوون ئەمن ناوم گەشاوە کارژێری لێژنەی ناوچەی دوو سڵدۆرخم لە ئەڵمانیاوە ڕاهاتوین بەڕاستی ئەمڕۆ دەکرێت ناوی بنێن ڕۆژێکی مێژووی ئەو ڕۆژە مێژووییە کە پارکێک لە نێو جەرگەی فەڕەنسا کە وڵاتێکی ئاوا گەورە ئاوا عەزیم پارکێک ناو بنێت بە ناوی پێشمەرگە گرنگی ناوەکە و گرنگی
ئامادەبوانی خەڵکەکە و گرنگی ئامادەبوونی جەنابی سەرۆک کە سەرۆک خۆی یەکێکە لەو پێشمەرگانەی کە دامەزرێنەری پێشمەرگەیە. بەڕاستی ئێمە هەمومان هەم وەکو منداڵی پێشمەرگە من بۆ خۆم وەکو کچی پێشمەرگە کچی ئەو پێشمەرگەیەی کە گیانی خۆی کردە قوربانی لە پێناو ناوی پێشمەرگە لە پێناو خاک لە پێناو وڵات. بەڕاستی ئێمە ئەمڕۆ ینی قورگمان پڕ گریان بوو کاتێک جەنابی سەرۆکمان بینی لێرە. ینی ئەوە هەستێکی زۆر خۆش بوو بوو بە خەون بوو بە مێژوو بۆمان. بەڕاستی جەنابی سەرۆک هەر ساغ بێ هەر سەلامەت بێ هەم بۆ کورد هەم بۆ پێشمەرگە هەم بۆ هەموو دنیا. زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس. گوڵباخ ئەمە خۆشحاڵی بەشداربووانە کە ئەمڕۆ لەم مەراسمایی پەردەلادان لەسەر ڕێگای پێشمەرگە کە جەنابی سەرۆک بارزانی تێیدا بەشدار بوو تاری پێشکەش کرد کەسایەتیە فەڕەنسیەکان وەروە سەرۆکی شارەوانی پاریسیش لێرە بەشدار بوو. دیارە دیدار و چاوپێکەوتنەکانی سەرۆک بارزانی بەردەوام دەبێت بەپێی ئەو خشتەیە کە پێشتر هەبووە. بەڵام ڕێو ڕسمەکە لێرە کۆتایی پێهاتووە بەڵام ئەو هاوڵاتیانەی کە لێرە بەشدارن هەرماونەتەوە دەیان هەوێ لەگەڵ ئەو پێشمەرگانەی کە ڕۆژێک لە ڕۆژان لە سەنگەرەکانی خەبات بوون و بەشێک لە جەستەیان لە پێناو خاکی کوردستان بەخشیوە وێنە دەگرن. ئەمڕۆ ڕۆژی پێشمەرگەیە جارێکی دیکەش لە شاشەی کوردستان 24ەوە سڵاوە نێرین بۆ ئەو پێشمەرگە قارەمانانەی کە ئێستا لە سەنگەری بەرگری لە خاکی پیرۆزی کوردستانن. سڵاو لەو دایکە شەهیدانەی کە ڕۆڵەکانیان بەخشی بە خاکی پیرۆزی کوردستان. باشە سپاس دەکەم هاوکارم ئەوارە هەورامی لە پاریسەوە لەگەڵم بووی زۆر سپاس ئاوارە. ئێمەش هەمان هەستی تۆمان هەبوو لێرەوە کە دیمەنەکانمان دەبینی بەڕاستی ڕۆژێکی مێژووی بوو. کاک سەفین باباس لە پەیوەندیەکانی فەڕەنسا و کوردستان بکەین بە تایبەتی ئەم هاوبەشیە چییە لە نێوان کورد و فەڕەنسا کە بەیەکیان دەبەستێتەوە؟ ژمارێکی زۆری کۆمپانیای فەڕەنسی لێرن کۆنسوڵخانەی فەڕەنسا و نوێنەرایەتی بۆ وەکو یەکەم وڵات لە هەرێمی کوردستان کرایە دوای ڕزگاربوونی عێراق و دامەزرانی حکوومەتی هەرێم. چۆن ئەم پەیوەندیانە دەبینی و ئەم هاوبەشیە لە چه ئاستێکدایە؟ خەڵکی کوردستان و فرۆشەکانی هەمیشە لە پێناو چەند خەباتیان کردووە لە پێناو دەستکەوتنی ئازادی دیموکراسی یەکسانی و ئەو چەمکانەش لە فەڕەنساش هەبووە ینی شۆڕشی فەڕەنساش هە لەسەر ئەو بنەمایە دروست بووە هاوبەشیمان هەیە لەو دیدەوە و ئەوەی پێشتریش کە باس کرا لە هەشتاکانەوە و بەتایبەتی هەشتا دوای ئەنفالی بادینان کە کۆڕەویەکی تر بەرەو تورکیا لە کامپەکانی دیاربەکر و ماردین و موش خەڵکانێکی زۆری ئەو دەڤەرە لەوێ نیشتەجێ بوون و دووچاری نەهامەتێکی زۆر بوون. ئەوە بوو کە خاتوو میتران سەردانی تورکیای کرد لەوێ ژمارەیەک لەو خانەوادانەی بردە فەڕەنسا لەوێ نیشتەجێ کردن و ئەو ڕوو دەشبینین بەشێک لەو ئەو پێشمەرگانەی ئەو کاتە لە فەڕەنسا نیشتەجێ بوون ئێستا هەموو کەتینە ناوتەمەن بەڵام بەشداریان لەو ڕێوڕسمە کرد. جگە لەوە لە ڕووی کەلتوریشەوە ئەوڕۆ لە هەرێمی کوردستان جگە لە هەبوونی کۆنسڵگەری فەڕەنسا کە بەشێکی زۆر ئاکتیو ئیش دەکەن و زۆر سوپاسیان دەکەین و هەمانگێکی باشیشمان هەیە لە گەریان بەڵام ئینستیتوتی فەڕەنسیش هەیە لە ڕووی فەرهەنگەوە لە ڕووی زمانەوە لە ڕووی کەلتورەوە هەماهەنگێکی باش هەیە و دوو قوتابخانەی فەڕەنسیشمان هەیە لە هەولێر و لە سلێمانی بە زمانی فەڕەنسی دەخوێندرن و کۆمەڵک پرۆژەی تریش هەیە لە ڕووی ئەوەی کە پێشتر باسم کرد مەسەلەی بڕیاری 680 کە دەرچوو بەحەقەت فەڕەنسا ڕۆڵێکی بەرچاوی بینی و هەر بۆ ڕێزگرتن لەوەش ئێمە لە فەرمانگەی خۆمان لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە یەکێک لە ژوورەکانی کۆبوونەوە بە ژووری بڕیاری 680 کردووە وەکو ڕێزگرتنێک لە هەمان کات شەقامێک لە هەولێر بە ناوی نوای ئارام کراوە شەقامێک بە ناوی جۆن مەیجەر کراوە وەکو ڕێزگرتن لەو کەساتیانە کە ڕۆلیان هەبووە لە بۆ پاراستنی خەڵکی کوردستان. لە ڕووی ئابووریشەوە بە هەمان شێوە ساڵی ڕابردوو کە سەردانێکی فەڕەنسامان کرد لەگە وەزارەتی دەرەوە باسی ئەومان کرد کە ئێمە پەیوەندیەکانی سیاسی ئەمنی کۆمەڵایەتی فەرهەنگی گەیشتە ئاستێکی زۆر باش پێویستە ڕنگدانەوەی لەسەر بواری ئابووری شەبی ئەوە بوو لە مانجی نۆی ساڵی ڕابردوو کۆڕبەندێکی ئابووری ئەنجامدرا و ژمارەیەکی زۆر لە کۆمپانیەکان و بەرهێنەری کوردستان بەشدار بوون لەگە کۆمپانیەکانی فەڕەنسا لە بۆ ناساندن و چەندین کاری هاوبەشیشان یاخود گرێبەستیان واژۆ کرد بامان شێوە لە مانجی چار لە ئیتالیا شتێکی وامان ئەنجامدا بەردەوام دەبین نەک تەنها لە ڕووی سیاسی و ئابووری بەڵکو لە ڕووی لە سیاسی و ئەمنی بی بەڵکو لە ڕووی ئابووریشەوە بتوانین پەرە بە پەیوەندیەکانمان بدەین. باشە کەواتە ئەگەر 80 ساڵ خەباتی پێشمەرگە کوردستانی
گەیاندۆتە کەناری ئارام ئێستایتر خەریکە کوردستان بەرەو قۆناغێکی دیکە ئەپەڕێتەوە ئای ئاسۆیەکی گەشتە بینین بۆی کە دۆستەکانی کورد ئەو متمانەیە کە بە کورد هەیەە داواکاریەکانی جێبەجێ بکەن بۆ نمونەمە بینیمان لە کاتەی ڕفراندۆمی سەربەخۆی کوردستاندا ئابلۆقەی ئابووری و سەربازی هەرێمی کوردستاندا بەڵام فەڕەنسا یەکەم وڵات بوو کە ئابلۆقەی شکاند چۆن دەتوانرێت ئەمە کەڵکی لێوەربگیرێت بۆ سەرکەوتن بۆ قۆناغەکانی داهاتوو کە ئامانج و هیوای گەلی کوردە یەک شتێمە دەبی تۆزێک وریابین ینی ناوی بە شێوەی عاتفی سیاست بکەین سیاست لەسەر ئەرزی واقع دەکرێتن و بەشێکی زۆریش بەرژەوەندیە ینی ئەوە شتێکی سپات کراوە لەبەرەوە ئێمەش دەبی بەرژەوەندیەکانی خۆمان بە پێش بەرژەوەندی هەموو شتێک بێخین بەدەر لە بەرژەوەندی حزبی یاخود تاچی و یەک ڕێزی خۆمان پتەوتر بکەین بەڵام لە هەمان کاتیش بەشێک لەو بەرژەوەندیانەمان دەبی تێکەڵچێشی بەرژەوەندیەکانی کۆمەلگای نێودەوڵەتی بکەن ئێمە بقعەتی جوغرافی نین بە دەربین لە کۆمەلگای نێودەوڵەتی ڕاستە جوغرافیەکەمان جوغرافیەکی زۆر سەخت و زەحمەتە بەڵام لە هەمان کات بەشێکیشن لە کۆمەلگای ئەوان کۆمەلگای نێودەوڵەتی بەرژەوەندی هاوبەشی لەگەڵ کورد هەیە بێگومان ئێستا کۆمەڵک ئەوەی مەسایلی پێشتر باسمان کرد ئاسایشی نێودەوڵەتی ئاسایشی ناوچەکە دوای شەڕی یوکرانیا و رووسیا ئاسایشی خۆراک و ئاسایشی وزە هاتەکایەوە ئێستا زۆر وڵاتان بە دوای ئاسایشی خۆراک و وزەنە خوانەخواستە ڕووداوێکی تری نێودەوڵەتی ببیتن دیسان کێشە دروست دەبیتەوە بە زیادبوونی نفوسی ژمارەی دانیشتوانی دنیا لە 8 میلیاری تێپەڕاندیە ئەو پێویستی بە خۆراکێ پێویستی بە وزە هەیە بۆیە هەرێمی کوردستان لەو ڕۆژەوە دەتوانی ڕۆڵی خۆی ببینی هەم لە ڕووی دابینکردنی خۆراک بە سەرەتا بۆ خۆی لە ناو خەڵکی هەرێمی کوردستان و عێراق و دەکرێت لە داهاتوو هەرچەند ئێستا بەشێک لە میوەجاتەکانمان هەنادەی دەرێ دەکرێت بەڵام لە ڕووی وزەش بە هەمان شێوە لە ڕووی پاراستن و ئەمن و ئاسایشی ئیسپات کرا کە پێشمەرگە هێزێکە کە دەتوانی بەرگری لە خۆی و لە هەرێم و لە ناوچەکە و لە کۆمەلگای نێودەوڵەتیش بکە کۆمەڵێک فاکتەر هەنا کە کۆمان دەکاتەوە ئیزافەتەن لەسەر ئەوەش کە کوردستانی پێناسراوە و ئەوژدەی شانازیە پێکەوە ژیانە ئەو خەڵکانەی کە دووچاری نەهامەتی و ناخۆشی و گرتن و تۆقاندن بوونە ڕوو لە کوردستان دەکەن ئێستا کەش زیاتر لە 1 میلیۆن خەڵک چ لە پەناهندەکانی ڕۆژاوا و سووریا بن یاخود ئاوارەکانی بەشەکانی تری عێراق بن لە کوردستان نیشتەجێن باشە بۆ پێیکە جنابەت لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەت هەرێمی کوردستانی ئاستی پەیوەندی دیپلۆماسی هەرێمی کوردستان جگە لە فەڕەنسا لەگەڵ وڵاتانی دیکەدا چۆن دەبینی ئایا هەمان دۆستایەتی و پاڵپشتی کە فەڕەنسا بۆ کورتەتی ئەوانیش لە هەمان ئاستا هەیەە جیاوازە و متمانەی بە هەرێمی کوردستان دەکەن ڕاستی دەکە تەماشای پەیوەندیەکانی هەرێمی کوردستان کە لەگە وڵاتانی دەرەوە کە بەشێکین لە عێراق و سیستمی فێدرالی زۆر جار وەیە ممکنە هاوتەریبی ئەوە نەبیتن وەکو دەوڵەت مامەڵە لەگەڵ هەرێمەکەن زۆر جار دەکرێتن بەڵام لە هەمان کاتیش نیگەرانیش هەیە بەڕاستی ینی ئێستا دەبین بارودۆخی هەرێم لەگە بەغدا نەک تەنها لایەنی ئابووری و موچە و بوجێ بەڵام خەڵکانێک لە بەغدا هەنە بەداخەوە ینی سیاستمەدارن دەستڕۆنە ممکنە بیر و بۆچوونیان جیاواز بیتن وردەورە محاڵە بکەن کە مرکزیت لە بەغدا بچەسپێنرێتن وی ئەو لق و پۆپانەی کە هەرێم هەیتی بەڵام خۆشبەختانە چ بە ڕێگای نوێنەراتیەکانمان لە دەرەوە هەر چاردەیان چ بە ڕێگای سەرکردەکانمان سەرۆکی هەرێم سەرۆکی ئەنجومەنی وەزیران توانراوە کە جێگەی خۆمان بکەینەوە لە ئەست نێودەوڵەتی کۆڕ و کۆڕبەندە نێودەوڵەتیەکان سەرکردەکانمان بانگهێش دەکرێن و لەوێ دیداری فەوق العادە زۆریان هەیە و دەتوان بێم لەو ئاستە پەیوەندیانەی کە هەرێمی تری هاوشێوەی ئێمە زۆر لە پێشترین بەڵام مەترسیشمان لەسەر هەیە دەبێ هوشیار بین مەترسیەکان چییە چۆن نتوانێت هەرێمی کوردستان لەو مەترسیانە دەرباز بێ بەشی سەرەکی خۆپاراستن لەوە یەکڕێزی خۆمانە ئەوە کلیلی سەرکەوتنە دووەمیش بتوانین ئەو دید و بۆچوونانەی کە هیتمان کە هاوبەشن بنەماکان و چەمکەکان کە لەگە دنیای ئازاد هاوبەشن پتەوتری بکەین زیاتر فەزای ئازادی و فەزای پێکەوە ژیان و فەزای لێبوردەیی لە ناو خۆمان پتەوتر بکەین کە کارتێکی بەهێزە لە ئاستی نێودەوڵەتی کە ڕێز لە کوردستان دەگیرێ بەشێک لەو ڕێزە بۆ ئەوە دەگەڕێتەوە و هیوادارم کە ئەوەی کە ئێستا هیتمان زۆر کرایە بەڵام مەجای باشتربوونیشی هەیە لەگە وڵاتانی تریژ بە هەمان شێوە لەگە ئەمریکای بریتانیا ئیتالیا وڵاتانی سکەندناڤیا رووسایە سینە کوریایەکە هەبوونیان لێرێ وڵاتانی عەرەبی حەف دەوڵەتی عەرەبی
نێردەی دیبلۆماسی لە هەرێم هەیە پەیوەندی پتەومان هەیە هەر پێشی چەند ڕۆژێک شاندێکی بەرزی ئیمارات لێرە بوون لە هەفتەی داهاتوو بە هەمان شێوە شاندێکی تری ئیماراتی دێن ژوورەکانی بازرگانی ئەمریکا بۆ یەکەم جارە بە پشتگیری ڕسمی حکوومەتی ئەمریکا سەردانی هەرێم دەکەن یعنی لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی کەلتوریەوە هەنگاوی زۆرمان ناوە بەڵام دەکرێت بگوترێ مەجای زۆر باشتربوونیشمان هەیە بەڵام هەرێمی کوردستان بەردەوام ڕوبەڕووی تەحەدای زۆر دەبێتەوە هەم لەلایەن حکوومەتی عێراق و گوشاری لەسرە هەم لەلایەن وڵاتانی دەوروبەرەوە زۆر جار توانێتی خۆی لەو گێژاوە دەرباس بکات و خۆی بپارێزێت نەبێتە بەشێک لەو ململانەیانی کە لە ناوچەکەدا هەیە ئەمە تا چەندە کاریگەری لەسەر ڕوانگەی کۆمەڵگەی نێودوڵەتی بەرامبەر بە هەرێمی کوردستان هەیە کەموو کات ڕۆڵی نێوەندگێری گێڕاوە نەبووتە بەشێک لە ململانەکانی ناوچەکە و توانێتی خۆی بپارێزێت ڕاستە ئەوە زۆر ڕاستە و لە جێی خۆیتی چونکە هەرێمی کوردستان هەبڵی داوە کە فاکتەری سەقامگیری بیت چکە خۆمان نەهامەتی و دەربەدەری و کوشت و کوشتاری زۆرمان بینیە ئەنفال و قەتل عاممان بینیوە لەبەرەوە هیچ شتێک نابێتە بەدیلی گفتوگۆ با گفتوگەکان ساڵەها بخایەنی بەڵام باشترە لەوەی سعاتێک و 2 سعاتی ڕوبەڕوونەوەی شەڕ چکە شەڕ ماڵ وێرانی دەبینی ئێمە ئەومان چێشتی هەموو تەوتری بکەین زیاتر فەزای ئازادی و فەزای پێکەوە ژیان و فەزای لێبوردەیی لە ناو خۆمان پتەوتر بکەین کە کارتێکی بەهێزە لە ئاستی نێودەوڵەتی کە ڕێز لە کوردستان دەگیرێ بەشێک لەو ڕێزە بۆ ئەوە دەگەڕێتەوە و هیوادارم کە ئەوەی کە ئێستا هیتمان زۆر کرایە بەڵام مەجای باشتربوونیشی هەیە لەگە وڵاتانی تریژ بە هەمان شێوە لەگە ئەمریکای بریتانیا ئیتالیا وڵاتانی سکەندناڤیا رووسایە سینە کوریایەکە هەبوونیان لێرێ وڵاتانی عەربی حەف دەوڵەتی عەربی نێردەی دیبلۆماسی لە هەرێم هەیە پەیوەندی پتەومان هەیە هەر پێشی چەند ڕۆژێک شاندێکی بەرزی ئیمارات لێرە بوون لە هەفتەی داهاتوو بە هەمان شێوە شاندێکی تری ئیماراتی دێن ژوورەکانی بازرگانی ئەمریکا بۆ یەکەم جارە بە پشتگیری ڕسمی حکوومەتی ئەمریکا سەردانی هەرێم دەکەن یعنی لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی کەلتوریەوە هەنگاوی زۆرمان ناوە بەڵام دەکرێت بگوترێ مەجای زۆر باشتربوونیشمان هەیە بەڵام هەرێمی کوردستان بەردەوام ڕوبەڕووی تەحەدای زۆر دەبێتەوە هەم لەلایەن حکوومەتی عێراق و گوشاری لەسرە هەم لەلایەن وڵاتانی دەوروبەرەوە زۆر جار توانێتی خۆی لەو گێژاوە دەرباس بکات و خۆی بپارێزێت نەبێتە بەشێک لەو ململانەیانی کە لە ناوچەکەدا هەیە ئەمە تا چەندە کاریگەری لەسەر ڕوانگەی کۆمەڵگەی نێودوڵەتی بەرامبەر بە هەرێمی کوردستان هەیە کەموو کات ڕۆڵی نێوەندگێری گێڕاوە نەبووتە بەشێک لە ململانەکانی ناوچەکە و توانێتی خۆی بپارێزێت ڕاستە ئەوە زۆر ڕاستە و لە جێی خۆیتی چونکە هەرێمی کوردستان هەبڵی داوە کە فاکتەری سەقامگیری بیت چکە خۆمان نەهامەتی و دەربەدەری و کوشت و کوشتاری زۆرمان بینیە ئەنفال و قەتل عاممان بینیوە لەبەرەوە هیچ شتێک نابێتە بەدیلی گفتوگۆ با گفتوگەکان ساڵەها بخایەنی بەڵام باشترە لەوەی سعاتێک و 2 سعاتی ڕوبەڕوونەوەی شەڕ چکە شەڕ ماڵ وێرانی دەبینی ئێمە ئەومان چێشتی هەمومان پەنابەر بووینە ئێستا هەر تاکێک لەو کوردستانە چیرۆگەکی هەیە نەهامەتیی هەیە لەبەرەوە ئێمە زیاتر قەدر و عافیەتی ئازادی و دیموکراسیەت دەزانی سەقامگیری بۆیە سەرکردەکانمان هەمیشە هەوڵیاندایە حتا ئەو بابەتێکی ئێستا لە ئەرادایە لاگە تورکیا بێنێوان پەکەکە و تورکیا ڕۆلی هەرێم بەرچاوە لە 2009 بە هەمان شێوە لە 2013 بە هەمان شێوە ئێستا کرد بە هەمان شێوە لە هەمان کات ڕۆلی تریش بینراوە لە بواری تر لە شوێنی تر لە وڵاتانی تر بە مەبەستی ئەوەی کە سەقامگیری هەبی و لە هەمان کاتیش مافی تاچی هاوڵاتیان چ کورد چ تورکمان عرب سریان کردان ئاشور ئەرمەن ئەو پێکاتانە یاخود دینەکانی جیاجیا لە هەرێمی کوردستان پارێزراویتن باشە هاوکات لەگەڵ فەڕەنسا کە بەم شێوازە ڕێز لە پێشمەرگە و هەرێمی کوردستان دەگرێت وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکا بینین لە کاتێکدا کە کارمەندەکانی لە باڵیۆزخانەی وڵاتانی دیکە دەکشێنێتەوە گەورەترین کونسوڵخانەی خۆی لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دەکاتەوە ئەم ڕۆڵە گرنگە وەم پەیوەندیە مێژوویە لەگەڵ وڵاتانی گەورەی کاریگەری جیهان چۆن دەبینی و ئەگەر باسێکیش لەکردنەوەی کۆنسوڵخانەکە ڕاستە ئەو باڵەخانەیە یەکێکە دەتوانێت تەنها قونسڵگێری ئەمریکایە لە هەر وڵاتێک بەو شێوەیە لە ڕووی قەبارە لە ڕووی ژمارەی کارمەندانی کە لە داهاتوو لەوێ کار دەکەن و دەمێکە دەست بەکاربوونە و لە بە ژمارەێک هۆکار دواکەوتێ بەڵام و پێشببینی دەکرێت کە لە چەند مانجی داهاتوو بە فەرمی بکرێتەوە و دەست بەکار بن لەوێ ئەوەش مانەدارە و بینیمان هەتا وەزیری دەرەوەی ئەمریکا و کۆنگرسمانەکان و خەڵکانی تر
زۆر بەڕاشکان وتیان ئەو دەلالەتی مانندگی و پێگیری و هەبوونیان لەو هەرێمە دەبیتن. زۆر باشە، زۆر سپاس دەکەم بەڕێ سەفیندە زەیبەر پرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی یاریمی کوردستان. ئەم ڕۆژە جارێکی دیکە لێوەش پیرۆز بێت و سپاس کە لەگەڵ زۆر سپاس.